سەرتۆپی ئازارەکان یەمفال لەم گوندەیە. لە ڕۆژی 3/5/1970 بۆ خۆم ئەلێوێ بووم لەو سەشانە ئەلێوێ بووم گەنجێ بووم ئەلێوێ سەی دنیامە کرد کاتەکەی بەهار بوو مانگی ڕەمەزانش بوو لەبووری 21 مانگی ڕەمەزان بوو 6 تەیارە بە ئەگە 4 تەیارە بوو بە نزمی لە مەنتیقەی قەڵاسیۆ و شوان و شێخ مزن ئەم مەنتیقەیە دەسوڕایەوە زۆر بە نزمی ئەسوڕایەوە. ئەو کاتە خەڵک دیەکە ئێرە 130 ماڵ بوو وتیان چیمان لە گۆپتە پەداوە جەلەمۆدی نەدا و چیمایە نەمانزانی شەو خەوتین زەلامێکمان خەڵکمان لە مامەرەسی بوو ماری هات گوتی عەسی چیمارشانە لە گۆپتەپە گوتی گۆپتەپە هیچی نەما هەمووی چیما باران. کاتی خەبەرەکەمان بیست خەڵکی دیەکە سەرقاڵی مەڕ و ماڵات و زەرعات و ئێتێ فەلاحەتی و ئەم کاتە خەریک ئەوانە بوو کات خەبەری گەویشتە دیەکە ئێتر خەڵکە ناچار بوو هیچ زانەیەکەی نەما خۆی کردە ئەم چەم و شیوەکانەوە. باوک منداڵەکان چۆ دەرەوە تەماشای کردووە خەڵک هەموو بارەکە لە برازایەکم هەبوو نایەبێت بوو گوتی ئەبێتەوە چییە گوتی کورە هێنا خاڵە هەتا زۆر دەرپەڕە بڕۆ بەخوا جای شاتە خوارەوە دەتانگریە بۆ دوو بەشەوە بەشێکی بۆ چەمی بابڕشە چەمێکە لەم دیوە چەمێکی قوڵ و هەڵەتە بەشێکی بۆ چەم هەزارکانی لەوێ خۆ بۆ حەشاردان و خۆ ماتکردن و حەشاردان چونە ئەو چەمانەوە. وەڵا ئێمەش ماڵمان پێچایەوە و ڕۆشتین ماریسی ماڵمان بەجێشت و سەڵتە خێزانی ڕاماکە چین بۆ بابڕش کەس لە دیەکە نەما هەمووی چون ئەو چەمانە وەڵا سەعات بووە 8:30 ئێتێ حکومەت لە چوار قۆڵەوە هجومی کردە بۆ ئەم سنوورە قۆڵی یەکەم لە ئاغزلەرەوە دەستی پێکرد ئێتر بە جەیش و جاش و تۆپ و تەیارە و ئێتر بە هەموو ئەسلحەیە لە قۆڵی تەقتەقشەوە عینن بەرەو دیەکانی گرت خەبەر و چولجەوە ئەوانە بۆ ئەم مەنتیقەیە لەبەری کۆیەشەوە عینی بۆ دەمزێ لە ناوشوانشەوە بۆ دیەکانی ناوشوان و ئێتر بۆ بنای بۆ خاخەڵان و بۆ ئێتر لە کۆتایە بۆ ناو جەلەمۆت لە سەعات 1:30 پاژنەوەڕۆ بۆ ئێتر لە هەموو دیەکان بوو بە تەب و دووکەڵ و تۆز و دیەکانی دەست بە ڕوخاندن کرد. 6 ڕۆژ لە بابڕشەماینەوە ئەمە تەیارە هات ڕەمی کرد و تۆپ و تەیارە و لە من دەست تۆپ و تەیارەیە ئێکە ئەو 6 ڕۆژە حەچوە دەورەمان گیرە و بۆ بەیانی زوو ئێمە نانوچایەمان نەخوات بۆ بەیانی زوو جێشت و جاشە گرتمانی هاتن لە پێشمانیاندا هێنامانەوە بۆ پرۆزدارە. لە دەوروبەری چەمی بابەڕوشە جگە لە 350 هاوڵاتی گوندی جەلەمۆرد نزیکەی 1400 دانیشتووی گوندەکانی دیکەشی تێدا بوو کە لە ترسی پەلامارەکانی ڕژێمی بەعەس خۆیان حەشاردا بوو. چەمەکە نزیکەی 2 کیلۆمەتر لە جەلەمۆردەوە دوورە. سێ ڕۆژ لێرە مایەوە سەری چوارەم هجومی کرد بۆ ناو چەمی بابڕشە کە ئەو دیانە هەمووی جەلەمۆر نەبوو ئەو دیانە هەمووی زۆری لێبوو وەڵای لێ ئێتر بە چاوساغی جاشەکان جاشی خۆفرۆشەکان خۆیان چاوساغیانە کرد باشکەوت باشکەوت دەگەڕان بۆ بەگردانی ئەو خەڵکە هی خۆمانی لەگەڵا بوو ئەرێ وەڵڵا زەلامی لای خۆمانی لەگەڵا بوو جاوی بوو گوتیان وەرنەوە بە شەرەفمان بە ناموسمان حیز نییە وەرن خۆتان تەسمیل کەن
جاشەکان بانجیان کرد حکومت مزمعی بۆتان کردوێتەوە ڕزگار خۆتان ڕزگارکردن وەنە دەرەوە و هەندێک بانگەوازیانە کرد و هەندێکی خەڵکەکە ئەمەدە ناسار بوو بە قسەی بە جاشەکان هەڵە خەڵەتان خۆیان دەهاتنە دەرەوە. حەقی پارە و پول لە زەلام و سندیان پارەیان لە گرفانیانە دەرێ ناو جاشەکان کورە بۆ خاتری خوا بۆ خاتری پێغەمبەر دەستیان کردە گریان خەڵک ئەیون چی بخۆین چی نەکەین بەو خوایە بە گوێی خۆم گوێم لێ بدیان عەجایە ئەمانە هی خۆتانە ئەوە پاقلەیە ئەوە گەنمە ئەوە جۆیە ئارە وەڵڵا ئێمە مەبلەکەش دەگوت عەجایە بووە ئەمە ئێوە هی دێن هی خۆمانی لە بە ئێرانی لە قەڵەم دراون نۆڵا ئێمە ئێرانی نین و ئەمە هەمووی ئەرد و زەوی خۆمانەوە وڵایەتی ئەو بوو کە ئەوان ژیران و ئێمە هەندێک مەڕماڵاتمان بوو لەگە ئەم مام و باوکم مابوو لەگە باوکمەوە هەیەتر بەرەوتەشە ڕۆژ کە بەرەوتەشە ڕۆشتین کەسمان نەمابوو هەر هەمووی ژن منداڵ هەمووی گیرا بوو بەڕاستی ڕۆژێکی گەلێ ناخۆش بوو قەت ئەو ڕۆژەم لە بکرد ناچێ. دواترەوانی لە چەم و ئەشکەوتەکان دەستگیرکران لە گوندەکە کۆکرانەبوو بۆ ئۆتۆمبیلی سەربازی ڕەوانەی تۆپزاوا و نوگرە سەلمان کران. چوومە ناو زیلەکەشەوە زیلەکە ئەمەندە قەڵەباڵە بوو وەخت بوو بە پێوەستا وتم کاکە ئێمە وا بۆ چۆمانە بن خوا هەڵ ناگرێت بکەن بە خاتری خوا بۆ چۆمانە بن دامان بەزێن باس تیاری کەمان بوو بێ وەڵا ئامێرینەکان گەورەکان گوتی هێدا بەستە مەدەم جیەکەتان ئەوە سەڵێت تا بەس تیاریکەتان بۆ دێ وەڵا ئێمە دابەزین کە هیچ کە نەهات هەر ئێمە بووین لەگە ئەو چوار ماڵێ ئەوان چوار هیچی هەژن نەفەری بوون وەڵا لەگە ئەوانە ئێمەش بەیانی زیلێکیانیانە بەیانی ئێمەیان تێ کرد بۆ تەختە چوونە کەرکووک بەخوا سەعاتێ لە کەرکووک لەنا ئەو سەیارەیە هەموو لە گریان و لە هین برێ ئەو وەختە خۆ وەک ئێستار نەبوو بە گەورەیی خوا لە دۆر ڕێگاوە سەرمانیان کرد لەو شانەوە برمانیانەوە بۆ تورکمان باخ لە بان خاڵخەڵان هاوسەرەکەم لەگەڵا بوو لەگە دوومی مگزایە لە بان خاڵخەڵان ئەو بایزە چون ناوێنیدا چون ناوێنیدا ناوێندا وتی ئەمانە پێشمەرگە بیانگەرن لە سەپر دەکرد تەختە چینە سەپر دەکرد تەختە ئەوانیان داکرد خەرگەلی هاوارم گوتم بۆ کوێیانە بگوتی وەڵا هەر ئەو بایزەش گوتی وەڵا چین هینێکیان بۆکەین هەویەکیان بۆکەین ئەمانە ئەگەر نەگیرێن بەر بن هەویەکیان بۆکەن ئەگەر نەگیرێن وەڵا ئەو ڕۆشنی ڕۆشتن چاومان پێیان نەکەوت لە تۆپزاوە 15 شەو لەوێ بووین حاڵمان باش بوو تشتیانەدا پێمان شتێکمانە خوارد ئیتر لەوێەوە سوالمانیان کرد بۆ نگرە سەلمان بۆ نگرە سەلمان چون نگرە سەلمانش نە ئاو هەیە نە نان هەیە نە ئەم هەشتی بەیانی هەتا هەشتی بەیانی دوو سەمونی ئاوها گەرمە شامەیانە دابێت ئەوەی زۆر خۆر بۆ هەر لە برسامت سەرتۆپی ئازارەکان یەمفال لەم گوندەیە گوندی جەلەمۆرد لە بناری خەڵخاڵان لە ڕووی داریەوە سەربەناحی ئاغجەلەری قەزای چەمچەماڵە لە قۆناغی چوارەمی پرۆسە ئەنفالدا لە کۆی 550 کەس لە دانیشتوانی ئاواییەکە 480 کەسیان ئەنفال کران. ئێتر لەو سەر لە سرابووەی لەو سەرژن سرابەوەی ئەوەی بچێتە ئەو شوێنە جارێکە گەڕانەوەی نییە هەر تا دەورەی گیرا بوو ئیتر عسکەرێ زۆری تا بوو ئەوە ئەگەر لەو قاپێچەوە دەرەوە بە تەمایەوە بوو جارێکە نەگەڕێتەوە نانیان لێ هین کەوتو بدەن کە نان ئەوە ئەوەنداوان لەوەک نینۆک چندوێ لەبان دەستی بوو دەگوت دەبێ ئێمە جاری کە چامان بە نان بکەوێتەوە ئێمە لەبان دەستی دایناب گوێچکەنا هەر هۆدێک و تەقریب 30 نەفەری تیا بوو لە هۆدێک هەبوون بەخوا کولی هۆدێ خڕتەوە کردا چلۆ ئەسپی تیا بوو من یەک دوو برام لەگەڵا بوو دەستگرت بە تووکەکەی بان سەریا هەموو ئەمەدە ئەسپێ خێنەکەی مژی بوو هەموو تووکەکەی سەریا هەڵوەری بوو بەخوا ئەو فاتم حاجی خالی دەچوو بۆ ئاو سوترێکی بەدەستەوە بوو قامچەیەکیان لێ دەدایان بە سەریان لە سەودیە هەر ئەو شەوە تر مرد بۆ چۆڕی ئاو هەکە بیخواتەوە کەوتکەی برنجم کڕی گەوجیرێ برنج کردمە ناو مەزەڵەکە و هەندێک ئاوم تێ کرد لە قوڵانە بۆ ئەقوڵا گوتم ئینشەڵای ئام جەمەی خۆمان
کەوتکە شۆربا خۆین هیچ نەبوو لێە ئەتر لە کوڵانە بوو هەندێک جل مردووی لێ بوو هندی کەمدایە بنی لەگە پڕشکێت ئەو کەوا مردووە نییە تو ئاسمانەوە هاتەوە چوونە ئەو برنج شۆربای برنجەوە ئێستا بڵێن ئەوە دوو وەرەقەی شۆربای برنج ناخۆ پیاوەکەم خدا دەیزانێ نەخۆش بوو لەرز ئەوها دارێکی بەدەستەوە گرت گوتی لێ وەختە شێت بووم بۆ یەک هینیە پیازێ وتی چوومە لای پۆلیسەکان وتم بە قوربان تامم بە پارە بێ و بە هەتێ بێ سەلفێ پیازم دەنێ گەلێ خێرتان نەگاتی وتی هەی قەح بە بابشتە گوتی کەسەکیاندا هەموو شۆفری لێ درا بوو کەسەکی ئەمەندەمەندەی لێ بوو گوتی کەسەکی ئەمەدیان دا بە مێشکمە قەح بە بابشتە تومان هێناوە بمری لێرەیان پیاز خۆی ئەوەشم لەبیر ناچێت دایکم هەتا مرد دێگو شووتی بە زمان بە ڕۆژیش بوو لێ هەتا مرد هە دێگو شووتی لەگە باوکمە ئارە بەخوا ئەوم بەچاو خۆم دی هەتا ئەمرم ئەمکەنە ناخاکەوەم لەبیر ناچێت هەرێکێک لەم کەلاوانە چیرۆکێکی بازاری داوە بە کۆڵی گوندەکەدا چونکە لەو خێزانەی تیاندا دەژیان تەنیا کەسێک ڕزگاری نەبووە تاوەکو جارێکی دیکە نۆژەنیان بکاتەوە بە تێپەڕینی ڕۆژگار ئاسەوارەکانیشان ون دەکەن تێ برابن بە ماڵ و منداڵەوە هەر هەمووی ئەنفان کراوە کەسی نەماوە هەر کەسی لە دوای بەجێ نەماوە ئەوە عینن کەلاوی کەیە ئەمە ماڵی مام ڕەزا بوو مام ڕەزا و کاک مەحموود کاک مەحموود خۆی ما بژمدارەکە هەمووی گیرا بوو حەبەم دوایە لەم سێ ساڵیاویش ئەمەد خوای کرد کەس نەما بوو ئەمەش ماڵی کاک فارێق و ماڵی مام شەریفە و کاک قادر و محەممەد و ئەمانە بە کامیل بە ماڵ و منداڵەوە هەمووی ئەوە کەلاوەکانیانە جێخانەکانیان هیچی نەماوە ئەوە ما فازڵە ئەوە هەر خۆی لە نێگدەسەلما ئەمەد خوای کرد ئەوە حەبە ماڵ و منداڵەوە کەسی نەماوە هەمووی ئەو ماڵی ئەوانەی ئەو بەرەوە هەمووی ماڵی مان بەکر و ماسی ماڵی مەریوانە شار عینەن حال بە بنەماڵی ینی زۆر بەقیماوەیەکی ئەگە نەفەری یانە بەس ئەمانە ئەم چێ ماڵە حال بە وارسی هەن نەماوە شێوەی واریسیان نەماوە کەسیان نەماوە حەوت کەلاوە لەوانە هیچ ئەندامێکی و خێزانەی تێدا دەژیان ڕزگاری نەبوو ژمارەیە کەلاوەی دیکەیان ئەندامێک یان دوو ئەندامی خێزانەکەیان دەربازیان بوو بەڵام بەهۆی زۆری تەمەنیانەوە بەشێکیان کۆچی دواییان کردووە ناشکری خوا ناڵێم کەس نەما ئەمە ئامۆزام مەقسەد برام 500 خێزان بوو هینەکەم برازاکانم یەکی سێ چوار عایلەیان هەبوو برازام هەبوو ناوەڵا ئیلا من مامەوە کەسی کە نەمایەوە خەڵکی لای ئێمە تقریب 150 پاس بوو هەر هەمی دوو دەستی ئەم و دەستی هیچکیان کە لە بچا کرد هاتون بۆ ئەو دەست 250 پاسم من بەچاو خۆم ژمار هەمی گەنجی لای خۆمان گشتیان برد بەرەو سەما کەس نەیزانی بۆ چۆڕۆی قۆناغی چوارەم یانفال لە ئاسەی ئایار بۆ 15 ئایاری خایاند ئەو قۆناغا گوندەکانی بناری خاڵخاڵانی گرتەوە سوپای عراق چەند گوندێکی ناوچەکەی بە تەواوی خاپور کرد لەم گوندەدا 20 کەس وەک عەبدولخالق توانیان لەدەست سوپای عراق خۆیان ڕزگار بکەن و هەڵبێن دواتریش 35 کەسی دیکە لە نوگرە سەلمانەوە گەڕانەوە بەڵام 18 کەس لە خێزانە 21 کەسەکەی عەبدولخالق تاوەکو ئێستاش لە نێو گۆڕە بە کۆمەڵەکاندا ماون هەر بۆیە 425 کەس لە دانیشتوانی ئاواییەکە نەگەڕانەوە ئەو کەسمان لە نێگدە سەلمان ئەمر خۆیان کردووە هەلێ خرجێتیانە ژێر گڵەوە خۆ شاردنەوەی چی بووە هەت قلێ خۆڵەکان بۆ هەڵدا و ئەیان کردەبانی ینی ئەیان گوت سەگ و سەگە ڕەشێکی لێ بۆ لەوێ ئەو سەگە هەت دوایەوە کە مەیتەکانی ئاینەکرد یەکسەر سەگە ڕەشە هەڵەدا و دەی خوارد غەفور ئامۆزام و خۆی و ژنی و هەمووی لەوێ مرد فازڵ و کێکەوە خوا گەلێک کەس مرد بەخوا لە خەیاڵ نی دێمە لێ دوای دایک و باوکمان مرد دایکم مرد ئێتر دوای 15 شەی پێچ و باوکشم مرد بەسەرە ئەمە دەی خەفەت لێ خوارد بێ چای پێکەوە دێما بەس بێ منداڵ بەجێ ماین 5 منداڵە کەس نەبوو بەخیانکە ئەوەندەی دوعای لە خۆی خۆشی لێ مرد ئێتر دوای ئەگەوەک مرد نانێژ دەمە لەگەڵ جەنازەکانیانە بچی دەیان لە دەشێکی دوور لە دوور سزنەکە نیو مەتەر خۆلیانە کرد ئێتر هەڵناقەت ڕەشاق بوو هەندێک خۆڵ و دار و بە بەردامە بانادا دوای شەو بە خۆی سەگ مەیتەکانیان خوارد
ئێمە هاتینەوە نەدایک مابوو نەباوک مابوو ئەی خوا ڕووکەینە چۆ لە هەموو کوردستانە هیچ دێ نییە بە قەت جەلەمۆت ئەنفالی هەبێ هەڵەبجەی دوو هەمە گەورەترین تاوان لەم دیە کراوە گەورەترین کارەسا لەم دیە بووە زەلامی هات گوتی وەرن کاکە من لە ڕای خوا ئەتا من بەخێوتانە هەتا تەقریب ساڵی ئێمە لە ماڵ ئەو پیاو بنای کاخالی بوو خەڵک مەرخوادای ژووری بوو یەک ساڵ ئێمە لە ڕای خوا بەخێو کە ئەو کاخالیدە وەردە وەردە خەڵک خێری پێمان کرد و زەکات و سەرفترەیەدا پێمان و ئەنجا وامان لێ هەبوو خۆمان وەردە دەستمان داری گرت و بە خۆمان کەوتینەوە ئیش ڕێگەیەکی 11 کیلۆمەتری خراپ بەنێو ئەو فەرشە ڕازاوەیی بەهاردا دەتێنێتە جەلەمۆرد. هیوای کرمۆڵەبوونی دانیشتوانی گوندەکە وەک ڕاگری بەشێک لە خانووەکان خەریکە بە تەواوی دەڕزێن. پێش دەستپێکردنی پرۆسەی ئەنفالکردنی خەڵکی کوردستان 130 ماڵ لێرە دەژیان. لە دوای ڕاپەڕین 7 ماڵ گەڕانەوە بۆ زێدی خۆیان. ئێستا تەنیا 9 ماڵ ماونەتەوە. قوتابخانەیەکی بێ مامۆستا، بنکەیەکی تەندروستی بێ پزیشک، مزگەوتێک بەبێ پێشنوێژ و وتار خوێن. خوێنی ئەنفالەکان برشایە بەسەر جادەکەی تا گەڵناغات هەر خوێنەکەی وەقیری لێ دەهات بەڵام حکومەت چ باکی بە ئەم شەهیدانە نییە و پێویستی بە میلەت نەماوە. دەجار داوامان کردو ئەو ڕێگامان بۆ چا بکرێ ڕێگا 10 کیلۆمەتر لە سەر جادەوە بۆ ناو جەلەمۆرد. ئێستا من بەخوا سیارە هەزار نەخۆش بوو سیارە نییە بڕۆم بۆ شارەکان ئەوەی سیارەی هەبێت دڵی نایە دەریکا و بە تەنیا ئیشێ خۆی هەبێ ناچارە ئەڕوا بانگ منش ناکا وەرە بڕۆ بۆ دکتۆر. بە ڕاشکاوی قسە بکەم تەسەور ناکەم وا بەم نزیکانە ڕێگای گوندەکان قیرتاوە بکرێ بە تایبەتی ڕێگای جەلەمۆرد کە نزیکی 12 کیلۆمەترە بێ لەبەرەوەی لە سنووری ئێمەیە زیاتر سەرخاڵی قیرتاوکردنی ڕێگا گشتی و سەرەکیەکانین وانەی هاتوچۆی بەردەوام و ڕۆژانیان لەسرە بە بۆ چوونی من حکوومەت کەمتری پەرژێدە سەر قیرتاوکردنی ڕێگای گوندەکان. زەمیدێکمان هەبوو لێرە خستخانەکەیان چۆل کرد و بردیانەوە بۆ شارەکان بۆ چەمچەماڵ بۆ هێن ئەمە ئیشی حکومەتە حکومەت ئەوا بێ ڕۆی گوتی وڵای بەزێتان دێ گوتم کاکە مەڕۆ هەر هەفتەی جارێکش بێ ئێمە قبوڵمانە با دیەکەت نەخۆشیەکە سەرێشێکە گوتی وڵا دەڕۆم کرۆنەی و حکومەت پێویستیم پێێتی سەوا لە چەمچەماڵ دروستەکە لە خستەخانەکەی شید پێشڕە و لەوێ دەوامەکە هێشە مالیش پێوەدا خوانە خواست بشکیش پێوەدا دەبێت بچین بۆ گۆپتەپۆ ئاغزەلەر بۆ دەرزیە. مەکتەبەکەی ئێستا وێرانەیە یەک پەنجەرەی پێوە نەماوە لەبەر خاتر ئەوەی تەنها مامۆسای نەبوو لێرانە دەست بە 4 منداڵ بەرێ ئاگۆڵا 50 تەلەبەتان نەبێ مامۆستا لێرە هین نابێ بۆی مەکتەبەوە خەڵک دەیەکە دوو بەشی چۆلی کرد ڕۆی ئەگە مەکتەبەوە یەکجار ئەوە چۆل نابوو 4 ساڵ لە جەلەمۆرد بوو نزیکەی 70 تەلەبەیان هەبوو تا پۆلی 8 ناوەندیمان هەبوو دوایی ساڵ بە ساڵ تەبەن کەمتر بووە ساڵی دواتر کەمتر ساڵی دواتر تا ئەو ساڵی کە من لێ مامەوە تقریبا 15 تەلەبەمایە ئەمەش هۆکارێ بۆی کە لەبەرەوەی کە مەکتەبەکان تەلەبەکانیان کەم بوو بۆیە مەکتەبەکان دەمچکرا. ئێستا من خۆم منداڵەکان چەمچەماڵ خوێنە یاگە مەکتەب هاوایان شەبای بۆ لێرە نەمە خوێن بۆ خۆم زەرعات خۆمە کۆداد و فەلاحەتی خۆمە کرد و ژیان خۆم لێرە بەڕێ کرد و بۆ دەچوو بۆ چەمچەماڵ ئەو ناوە هیچ نییە لێرە مەجبوری بڕۆی چینەوە دیەکەی خۆمان نەکارێزیشیان بۆمان پاکۆ کرد نە جۆگایەشیان بۆمان کرد وەڵا خۆ هینیان کرد بۆ منداڵ مەتکەبیان کرد خەستەخانیان کرد ئەم حکومەتە نە دختەری بۆمان نار نە مامۆستای بۆمان نار ئێ منداڵانە ژنیان هێنا و منداڵیان هەبوو گوتیان منداڵەکان خۆمان چۆر نەبن دەچینە چەمچەماڵ بە منداڵەکان نەبخوێنن مەدە مامۆستامان بۆ نایە باخوا 4 ساڵە جەلەمۆردم نەدیوە ناڕۆم من تااقەتم لێ بەتی سیارە دەرناچێ یەک جار تێکەڵیان تێکرد و جارەکەش کەس نایزانی چیە کە دیتر هەمی ئەو ئەیدڕێ ئەگە قیر نەکرێ جەلەمۆرد دوسێ ماڵی تاماوە سۆلەکە ساڵی 2010 مۆنیمنتەکە دروست کرا ئەوەش کابرایەکی خێرخواز کردوێتی ئەوە نییە بڵێ حکومەت کردو بێتەوە بە بودجێ حکومەت کرابێ ئەوە مۆنیمنتێکمان بۆ کراوە ساڵانەیە یاد یەکەینەوە
بەداخەوە مەسوولەکان دێنێت تێ ئەوە یادەکەنەوە بەس بە جادەکە دێەوە جادەکە وێرانە و دیەکە وێرانە و منتیقە بە تاوەتی وێرانە کەس خەمی لێ ناخۆ هیچ کەسێ نییە زگێ بەم منتیقێ بسوودێ بەداخەوە داواکاریەکانی گوندی جەلەمۆرتای هیچ ئەنجامێکی نەبووە بە چاکردنی ڕێگاوبانەکانیان بەکردنەوەی بنکەی تەندروستیەکەیان بەکردنەوەی قوتابخانەکەیان. هێمن خەڵکی گۆپتەپەیە. ساڵی 2012 ماڵی فۆتۆگرافەرێکی گەڕۆکی ناوچەکە بە ناوی کاکەوڵا دەدۆزێتەوە کە هەزاران وێنەی خەڵکی گوندە ئەمفال کراوەکانی لابووە. لە نێو هەکبەی بەجێماویە و وێنەگرەدا وێنەی بەشێک لە قوربانیەکانی جەلەمۆردی بینیەوە و بردنیەوە بۆ کەس و کاریان. چەند جار لە چەند تەمەنی جیاوازە خیانەوادەی کە عەبدولخالق چوو بێتن بۆ لایم کاک حاجی کاکەوڵای وێنەیان گرتوێ عەکسەکەی بڕێ و خستۆتە ناو چیسەیەکە و ناوی سەرۆکی عایلەکەی ئەمانی لەسەر نووسی و لەبەرەوە کارکردن لەسەر وێنەکان و ناسینەوەیان بۆ من زۆر ئاسانکاری بوو. بنمونە کە عەبدولخالق خۆی مامی و خاڵی و چەند پورزایەکی لە ناو عەکسەکانە بوو. کاتێک کە بردمەوە زۆر بە ئاسانی پێیوتم ئەمە موالیدی ئەوە نەیە ئەوە تەمەنی ئەوە نەیە ئەوە فڵان کەسە. وێنەی مامێکم مام عەبدی کاکم برایەکەم کاک عەبدل یعنی لێ وێنەی ئەمانە زۆری ینی خێزانەکانی منداڵەکانی لەوێ بینیوەتمەوە. ئێتر دواتر بڕیارماندا لەگەڵ خزمانی برادرانی جەلەمۆرد من هاتووی بەردەوام هەبوو بە پێی ئیشەکەم لەو سنوورە بوو. ڕێککەوتین لەسەر ئەوەی لە یەکێک لە ساڵیادەکانی ئەنفالە ئێمە بتوانین 28 وێنەی نەبینراوی ئەنفالی گوندی جەلەمۆرد بکەین بە پێشەنگایەک وەکو ئەمانەی کە ئێستا بەشێکیان لە پشتمانەوە دیارن. ئەو کاتە کە پێشەنگاکەم کردوێتەوە ڕسمم گرتوون خەڵک باوشی بە وێنەی باوکیا کردووە یعنی یەکەم دوای 30 ساڵ دوای 28 ساڵ تۆ ئەو هەستە ینی نازانی پێناسەی بکەیت کە باوک دەبینیتەوە کە برایەک دەبینیتەوە کە هیچ ئاسەوارێکی نەماوە نەوێنەی ماوەنە ڕسمی ماوەنە هیچ شتێکی نەماوە هیچ دکۆمنتێک نەماوە لەبەرەوەی گوندی گۆپتەپە و جەلەمۆرد ئەم دوو گوندە یەکێکن لەو گوندانی کە لە سەراسی کوردستان گەورەترین قوربانیاندا. هەندێک ڕوفاتوشتا هێنایە بۆ چەمچەماڵ ئێتی نازان بەڕاستی لێمان ئەساع نییە ڕوفاتی ئێرەیە هندی کێ هیمەتیقی کێ نازانێ بەس ڕوفاتیش زۆر ئێستا لە بەغدایە واڵێن ئەڵێن لە بەغدا هین ئەم سنوورە ئێمەیە بە تایبەتی ناو جەلەمۆرشی تایە ئەڵێ هین جەلەمۆرشی تایە. من چاوم بەرایی نادا بچمەوە جەلەمۆرد برازای چاکم هەبوو برای چاکم هەبوو بچمەوە لە جەلەمۆرد چی بکەم ناوەڵڵاهی چاوم بەرایی نادا بچمەوە قاتشمانە بووە وەی بەستەر ئێمە هات خۆیان ساهر بەستەر ئەوانە بێگە ئەو هەیان لێمان کرد خۆی واللهی شەب برێن لە فکرت چووە بە قورئان شەو و ڕۆژ و لەیل و نەهاروا لە پێش چاوم هەمووشیان نەدینم بە شەو بەخا هەموویان نەدینم بەخە بەبێ لە فکرت بتوێ بەخوا مەگە ئەو ڕۆژەی دانتێنە قەبرەوە لە فکرت چیە یعنی قەل لە فکرت ناچێ ڕۆڵە. بسم الله الرحمن الرحيم قل هو الله احد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا